دەکات. زوبەیر باکر ئەو پیاوەی تەمەنی لە سەروی 100 ساڵەوەیە و لە گوندی کە پەنکی سەر بە شاری مووش دەژی ناوبراو بۆ ئەم جەژنە لەگەڵ 7 منداڵ و 110نەوەی خۆی پێکەوە جەژنیان ئەنجامدا. باکر دەڵێ لە جەژنی قورباندا لەگەڵ منداڵ و نەوەکانیدا پێکەوەن و خۆشحاڵە لەگەڵیان. ئاماژە بەوەش دەدا جەژن هێمە یاشتی و برایەتی و پێکەوە ژیانە. باکر دەڵێ 13 ساڵ لەمەوبەر نەزیرە باکری هاوسەری دوای 76 ساڵ پێکەوە ژیان کۆچی دوایی کردووە. لەو بارەوە دەڵێ لەگەڵ هاوسەرەکەمدا یەکتریمان خۆش دەویست و هیچ کات دڵی یەکتریمان نەدەشکەن. دوای لە دەستدانی ئەو لەگەڵ منداڵەکانم و نەوەکانمدا دەژیم. زوبەیر باکر 7 منداڵ و 110نەوە و 5 نەوەی هەیە. ناوبرا و سەبارەت بە خێزانە گەورەکەی دەڵێ ئەوان باش ئاگایان لە منە و لەگەڵیاندا بەختەوەرم.